وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لەم هەنگاوە دەکەین. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکان دەکات کە لەلایەن حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق دەرچووە. دەژڵێت هەوڵ دەدەین هەنگاو بانگاو سەرجەم کێشە هەڵپەرسێدراوەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکەین. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند پێشوازی لە بڕیارەکەی سەرۆک وەزیرانی عێراق دەکەین بۆ کردنەوەی فڕۆکەخانەکان. لەبارەی شێوازی بەڕێوەبردنی فڕۆکەخانەکانیش وتی دەستور زۆر بەڕوونی ئەوەی یەکلایی کردوێتەوە کە دەسەڵاتەکان چۆن دابش دەکرێت. لەبارەی ناردنی موچەشەوە نێچیروان بارزانی ڕایگەیان لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق پێی ڕاگەیاند و فڕۆکەخانەکان دەکرێنەوە و کێشەی موچەش چارەسەر دەکرێت و هەندێک لەو موچەیە دەنێرێت. هیواداریشین هەردوو پرسەکە چارەسەر بکرێت و چاوەڕوانیش دەکەین چارەسەر بکرێن. ڕۆ جەنابی دکتۆر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند کە لە دیدارێک لەگەڵ شاندی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان کە پێک هاتبوو لە ئەفسەر و زوباتی کە لە مەتارەکان کار دەکەن ئەعلانی ئەوەی کرد کە مەتاری هەولێر و سلەیمانی بە شێوەیەکی فەرمی دەکرێتەوە. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لەم هەنگاوە دەکەین. پێمان وایە هەنگاوێکی دروستە، هەنگاوێکی ڕاستە و بەو ئاراستەیە دەڕوا کە هیوادار بین مەشاکلەکانی تریش لەگەڵ بەغدا لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێ. تەفسیلیە بەڕێوەبردننی فڕۆکەخانە هەندێک ئوسوڵ و هەندێک کاری دەستوری هەیە کە بە پێی دەستور معلومە کە دەبێت چ بکرێتن. دوێنێ شەو لەو پەیوەندیە تەلەفۆنەی کە بەندە هەیبوو لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران ئەو تەکیدی لەسەر ئەم دوو نقطە کردەوە. یەکەمیان کردنەوەی مەتارات و دووهەمیشیان ناردنی موچەی هەندێک لە فەرمانبەران. ئێمە چاوەڕێی تەبی خۆشی ئەمڕۆ هەر ئەوەشی دووبارە کردەوە لە دیداری خۆی لەگەڵ ئەو شاندەی کە چوو بوون بۆ ئەوەی دووپات کردەوە کە هەندێک لەو موچەیە دەنێرە. ئێمە بەو هیوایین کە ئەم دوو کێشەیە مەسەلەی مەتارات و مەسەلەی هەندێک لە موچەی کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان عیلاج بکرێت. لە وەڵامی پرسیارێکی پێیامیش سەبارەت بە شێوازی بەڕێوەبردنی ناوچە جێناکۆکەکان سەرۆک وەزیرانی هەرێم وتی بەپێی دەستور دەبێت ئەو ناوچانە بە هاوبەشی بەڕێوە ببرێن. وتیشی دەبێت بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان ئاراممان هەبێت، هەنگاو بە هەنگاو کێشەکان چارەسەر بکەین لەگەڵ بەغدا. دەستور ئەوەی دیاری کردووە و هەموو لایەکیش دەزانن ئەو مەناطقەی کە ئەو شوێنانەی کە پێی دەڵێن شوێنی ناکۆک ئەو شوێنانە هەر بەو شێوەیە دەمینەوە حتا ڕێکاری دەستوری کێشەکانی چارەسەر دەکاتن. اینجا ئەو شوێنە چ لە دەست ئێمە بی، چ لە دەست بەغدا بی، چ لە دەست هەر لایەنێک بی، بەو شێوەیە دەمینێتەوە. ئەوانە شوێنی ئەو شوێنانن کە ئێمە ناکۆکیمان هەیە لەسەری لە بینی ئێمە و لە بەغدا و چارەسەرەکەشی لە دەستوردا معلوم کراوە کە پێویستە ئەو مادە دەستوریە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ئەو مشکلانە حەل ببن. هاوکات هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەدا نێچیروان بارزانی ڕایگەیان تا ئێستا ڕوون نییە ئەو موچەی کە بڕیار وایە بەغدا بینێرێت بە چ شێوازێک دابش دەکرێت. بەغدا ڕاستە و خۆ دەیدات بە وەزارەتەکان یان لە ڕێگەی حکوومەتەوە دابەشی دەکاتە سەر وەزارەتەکان. لەبارەی دابشکردنی ئەو موچەی لە بەغداوە دێت بە سیستەمی پاشەکەوت دەبێت یان نا ڕایگەاند تا بۆیان ڕوون نەبێتەوە کە بڕی ئەو پارەی دێت چەندە بڕیاری لەسەر نادەن.